مناڵ فێری ئەوە بکەیت هەفتانە پارەی بیتیە نەک ڕۆژانە هەفتانە پارەی بەرێ بە فێری ئیداری پارە بێت هەر لە مناڵیەوە لە 8 ساڵی 9 ساڵیەوە بڵێ ڕۆڵە ئەمە بۆ ئەم هەفتەیە و ئەمە 2000 ئیتر خۆی دابەشی کات و زۆر ئیتر داوای نەکی کاکە تا سەری ئەو سەر بڕۆ خۆت ئیداری ئەم پارەیە بکە ئەم 2000 بۆ منە لە کەم لە زۆر خەڵک لەگەڵ ئەوای من ئەگەر مناڵێکم هەبوو بۆ نمونە مەسەن ڕۆژانە 1000 دیناری دەمێ 7000 دەمە بۆ هەفتەکە ئەگەر چوارشەمەش پاری پێ نەمان نەڵێم ئەچروسێتەوە نەیدەمێ بۆی ڕابێ من لەگەڵەوەیە با بکڕوزێتەوە با فێر بێت کە ئەمە لەم سەری هەفتەوە حساب بکات چونکە ئەو خۆشمان لەوانەیە کە ئەگەر نەزانین چۆن ئیداری ماڵدەین زۆر خەڵک هەیە چونکە پەروەردەی نەکراین بۆ شێوە بەڕاستی کە بەداخۆ من لێرە زۆر بۆی پرسیار لە جەناب بکەم زۆر جار دایک و باوکش بەعکسی ڕەوت و کۆڵە ڕێباز یەکتریەوە ئیشەکەن باوکەکە پارەکەی داوە پێی سەرەکەی منداڵەکە گەر کچە کوڕە تەلەبی زانکۆیان پەیمانگایە لە دوای 15 و 20 مانگ پێی نامێنێ سەرەکەی دایکە لێ وز بن با باوک تامچێت دەرە خۆم ئەدەمێ یان دوای خۆم لێ وەرەگرن کاتە لە ئێستەوە ئەم دایکە ئەم باوکە ئەم کچەی فێر گەندەڵی کرد کە کچم ئەگە چویت لای پیاوەکەشت ئاوە بە لەف و دەوەران بە درۆ دەلەسە ئەتوانی لە پیاوەکەت پارە زیاتر وەرگرێت تۆ ئەوەی تۆزێک تەقەشوف بکار با تۆزێ بێتاقەتی و بێنازی ببینێت کە ئینجا ئەتوانێت تۆ لەم سەرەوە کە حەقی خۆی داوە پێی ئەبێ بزانێت کە مافی خۆی وەرگرتووە